دیارە لە ڕابردوودا لە ئەسنای ئەو کار و چالاکیانی ئەنجاممان داوە سەرباری بابەتی هۆشیاری پزیشکی ڤێتەرنەری و شێوەکاری و هونەری یەکێک لەو سێکتەرانی کە زۆر گرنگیمان پێداوە سێکتەری ژینگە بووە لە ناویشیاندا گۆڕانکاریەکانی کەش و هەوا هەروەکو خۆتان دەزانن کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەم چەند ساڵی دواییدا زۆر زیاتر بووە بەرزبوونەوەی پلەی گەرمایە با بڵین بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی زیاتر بووە کە ئەمیش کاری کردوتەوە سەر کۆی جونگەکانی ژیان لەسەر گۆی زەوی و لەسەر مرۆڤەکان و ئاژەڵەکان بە گشتی یەکێک لەو سێکتەرانش کە زۆر بەچڕی کاری تێکراوە لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی ئەویش ژینگەیە یان کەمبوونەوەی سەوزاییە دیاردەکانی بە بیانبانبوون و خۆڵبارینە کەمبوونەوەی ئاوە کە ئێمە ساڵ هەست دەکەین ئەم دیاردانە بە چاوی خۆمان دەبینین وا دەزانین وشکە ساڵیە بەڵام بەپێی چەندین توێژینەوەی کە توێژەران پێمان دەڵێن ئەمە وشکە ساڵی نییە بەڵکو لێکەوتەکانی یان با بڵین دەرئەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەش و هەوایە کە لە چەند ساڵی پێشوودا مرۆڤ بەگشتی بەهۆی ڕەچاو نەکردنی پاراستنی ژینگە و بەهۆی جەنگ و وێرانکاریەوە دەستی هەبووە لە بەرزکردنەوەی پلەی گەرمیدا یاخود بۆی زیادبوونی ئامرازەکانی گواستنەوە وەکو ئۆتۆمبیل و ئامرازی گواستنەوەی گشتی یاخود زیادبوونی گوێزەرەوەکان وە زیادبوونی ژمارەی دانیشتوان ئەمانە هەمووی کاری کردوتە سەر بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی و زیادبوونی ڕێژەی گازە ژەهراویەکان لە گۆی زەویدا بەتایبەتی یەکەم ئۆکسیدی کاربۆن ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمیش بێگومان شێوازێکی بازنەی هەیە دوجار چەندین دەرئەنجامی لێ دەکەوێتەوە لەوانە کەمبوونەوەی ئاو بڵاوبوونەوەی کۆمەڵێک نەخۆشی بەکتریا و ڤایرۆسی بەتایبەتی لە وەرزە گەرمەکاندا بەتایبەتی زیادبوونی چالاکی مشەخۆرەکان کە پێوەستن بە بەرزبوونەوەی پلەی گەرمی زەویەوە کە یەک لەو نەخۆشیانەی دەیگوازنەوە نەخۆشی تای خوێنبەربوونە و جگە لەوەش بەروبوومی جوتیاران و با بڵین ئاژەڵدارانیش کەمی کردووە کە لەم ساڵدا بەتایبەت لە کوردستاندا لەوانەیە ئێمە لە کۆتایی وەرزی هاویندا هەست بە و کاریگەریە بکەین و زیادبوونی گازە ژەهراویەکان لە هەوا کە ئەگەر سەیری ئاسمان بکەین دەبینین ئاسمان چەندێک دووکەڵی پیس و ژەهراوی تێدا کۆبتەوەکە ئەمەش دووبارە کاریگەری تری هەیە یان با بڵین دەبێتەوە هۆی مەترسی توشبوون بە نەخۆشی کوشندەی تر وەکو نەخۆشی شێرپەنجە کە دەکرێت لە هۆکارەکان ئەوە بێکە گازە ژەهراویەکان لە ژینگەدا زیاد بوون یان با بڵین بەروبوومی ئاژەڵدارانیش یان جوتیاران بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما لەوانەیە کەمتر ببێتەوە چونکە ئەو بەرزبوونەوەی پلەی گەرمایە دەبێتە هۆی کەمبوونەوەی خۆراکی ئاژەڵ کە ئاژەڵیش خۆراکی کەم بوو کار دەکاتە سەر بەربوومی ئاژەڵیش و جگە لەوەش کاریگەریەکی تری مەترسیداری بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی کێمە لەوانەیە ئێستا لە کوردستان هەستی پێ نەکەین بەڵام لە چەند ساڵی ئایندە لە 30 ساڵ ساڵی تر لەوانەیە هەستی پێ بکەین ئەویش گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکانە چونکە هەر ناوچەیە کە گەرم بێت لەوانەیە تووشی بە بیابانبوون بێت و مەرجەکانی ژیانێکی تەندروستی تێدا نەمێنێ و ئاو تێیدا کەم بێتەوە کە ئاویش پێویستە بۆ هەر شوێنێک کە ئاودانی تێدا بێت بۆەوەی کە مرۆڤتیایدا درێژە بە ژیانی بدا بۆیە کە ئەو ڕەگەزانەی ژیان لەو شوێنەدا نەما ئەو شوێنە هەواکەی پیس بوو خاکەکەی وشک بوو بە پیتی خاکەکەی کەم بوویەوە ئاوی تێدا نەماوە سەرچاوی کانی و بیر و کارێزەکانی وشک بوو ئەو کەسە ناچارە لەو شوێنە کۆچ بکە بۆ شوێنێکی تر کە هەواکەی پاکترە کە ئاوی تێدا دەست دەکەوێت کە ژینگەکەی سەوزە و تەندروسترە و سەلامەترە بۆ ژیان بۆ یەکێ لە ڕێگا بڵێنێدا کاریگەریەکانی ئەم گۆڕانکاری کەش و هەوا و وشکە ساڵیە دەتوانین بڵین گۆڕینی دیمۆگرافیای نیشتە جێبوونە گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکانە لە سەرگۆی زەویدا دیارە کە ئەو شێوازێکی ئێمە ئێستا تێدا دەژین بە وشکە ساڵیەکی زۆر سەختدا تێدەپەڕین ئەم ساڵ کە ساڵی 2020 بەهۆی ئەوەی کە بڕێک کەم لە باران و بەفرباری کاریگەری زۆر لە سەرچاوی ئاوی کار کردووە لە سەرچاوی کانی هاوەکان و وەها ڕووبار
ڕووبارەکان بە شێوازێکی زۆر دابازی خەم بنێتەوە ئەوەش گیری گرفت بۆ دانیشتوانی بناری قەندیل دروست دەکات و دەبێتە هۆی ئەوەی کە دانیشتوانی بناری قەندیل نەتوانن بەپێی پێویست ئەو کاروبارانەی خۆ جێبەجێ بکەن کە ئەویش بەهۆی ئەوەی جوگرافیاکەی و بەهۆی سنووری ناوچەکەی بناری قەندیل کە خەڵکی دانیشتوانی ئەم دەڤەرە بە شێوازێکی بەرچاو چۆن بڵێ بژێوی ژیانیان و داهاتیان لەسەر پشت و کاڵکردن و لەسەر بەخێوکردنی ئاژەڵداری و حیوانات هەیە بۆیە بەهۆی ئەوەی کە ئیشکە ساڵیەکە و گۆڕانی کەش و هەوا بەگشتی لە جیهاندا بەتایبەت لە کوردستاندا و کاریگەری زۆر لەسەر بناری قەندیل کردووە و ئەو سەرچاوی ئاویەکان بە ڕێژەیەکی زۆر کەمونەتەوە و زۆر لە بیرەکان ئەو بیرانێک هەیە زۆر لەو کەسانێک کە بیریان هەبووە تەنها بەتەرانەت بۆ دەوەی کە بیرەکانیشان ئیشک بن ئاوەکەی دابەزێت بتوانن استفادەی لێ بکەن و بۆیە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو باخ و کوێستانەی کردویانە ئیشک دەبن و لە هەمان کاتدا ناتوانن ئەو بژێوی ژیانی خۆیان لەسەر ئەو پشت و کاڵکردن و لەسەر چۆن بڵێ لەسەر بەخێوکردنی حیوانات دابین بکەن و ژنانیش بەشێکن لە دانیشتوانی بناری قەندیل کە ئەوانیش بە شێوازێکی بەرچاو و دەبنەهۆی ئەوەی کە چۆن بڵێ داهاتی خۆیان لەسەر پشت و کاڵکردن لەسەر زەرعاتکردن لەسەر چۆن بڵێ تەماتە و خەیارکردن پەیدا دەکەن و بۆیە ئەوانش بە شێوازێکی وەکو چۆن باسم کرد ئەوانش ناتوانن وەکو جاران بژێوی ژیانی خۆیان دابین بکەن و لە هەمان کاتدا ئێمە کە دانیشتوانی خەڵکی بناری قەندیل پێویستە بە ئەو وشکە ساڵیە تێپەڕێنین و بە شێوازێکی گونجاو مامەڵەی لەگەڵ بکەین ئەنی وا بکەین کە زیاتر تەئسیر نەکاتە سەر بناری قەندیل ئەوش بەهۆی ئەوەی کە زیادەڕەوی لە ئاودان نەکەینەوە زیادەڕەوی لە سەرچاوەی ئاویدا نەکەین بە شێوازێکی بۆی بە شێوازێکی یەکسان بۆ هەموو ماڵەکان و بۆ هەموو دانیشتوانی گوندەکان بچێت و بتوانین ئیستفادەی لێ بکەن